بۆیە کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لەلایەن خوا وەحی بۆ هاتووە ناخی مرۆڤەکان دەناسێ کە پێمان دەفەرمێ کاتێک کە گەندەڵی و زوڵمێک دەبینن سەبر بگرن و تەقوای خوا بکەن داوای یارمەتی لە خوا بکەن خۆتان چاکەن خوای گەورە بۆتان دەگۆڕێ کاکە ئەمە لە خزمەتی دەسەڵاتداران فتوا دەدەن لە خزمەتی دەسەڵاتداران. باش ئێستا دوو جۆر مفتی هەیە بزانین ئەو دوو جۆر مفتیە کامیان لە مەسلحەتی خەڵک. مفتیەک بە خەڵکی دەوت ئەی خەڵکی سووریا سەبر بگرن، ڕاستە لە ناڕەحەتیدان، ڕاستە لە وڵاتان گەندەڵی تێدایە، ڕاستە زوڵم و ستەمی تێدایە، بەس سەبر بگرن. ئێستا هەر ماڵتان کەمە واتە حەقی خۆتان لە ماڵ ناداتێ، کوڕە میلەت سەبر نەگرن ئەو ماڵەی هەتانە ئەویش نامێنێ و سەریشتان نامێنێ، عائیلەشتان نامێنێ، وڵاتیشتان نامێنێ، ئەمن و ئاسایشیشتان نامێنێ، دینەکەشتان لەوانەیە نەمێنێ. سەبر بگرن. ئێستا لە سەتا دە لە زەرەردابن ئەو کاتە لە سەتا 90 دەچنە زەرەرەوە. ئەمانە ئەم مفتیە ئەمە پیاوی دەسەڵات، ئەمە متەخادیلە، ئەمە باوەڕی بە جیهاد نییە. ئەی مفتی دووەم چییە؟ دەی میلەت ڕاپەڕن، پیاو بن، غیرەت، مەردایەتی، کەرامەت، شەهامەت چۆن تەنازول دەکەن، چۆن ئێوە قبوڵ دەکەن ئەو زوڵمە، دەی بجۆڵن هانیاندا پەمپیاندان. ئێستا بەرهەمی فتوای دووەم چییە؟ لە پێش چاو دیارە یان نا لە سووریا؟ دیارە بەرهەمەکەی چیان بەچی کرد میلەت، چی بەچی کرد، ئەو بەرهەمەکەی دیارە براکە. ئەی بۆ نمونەیە لەم وڵاتی خۆمان لە کوردستان دائیمەن مامۆستایانی سەلەفی بە خەڵک دەڵێن سەبرتان بێ، لەبەر خاتری ئێوەمانە دەڵێن سەبرتان بێ. خوا خۆی لەسەر عەرش ئاگادارە، نە بە ئەمری دەسەڵاتدارانە و نە لەبەر خاتری دەسەڵاتدارانە، لەبەر دینەکەمان و لەبەر میلەتەکەمانە. ئایا ئێستا میلەتی کورد قازانجی کرد یا میلەتی سووری قازانجی کرد؟ کامیان؟ الحەمدولله لە ئەمن و ئاسایش داین، سوپاس بۆ خوای پەروەردگار. ڕاستە زوڵم هەیە، ڕاستە گەندەڵی هەیە، ڕاستە ناعەدالەتی هەیە، هەموو ئەم شتانە هەیە، بەڵام وەرە مقارنەی ژیانی خۆمان بکەین لەگەڵ ژیانی خەڵکی سووریا. ئێمەین لە سووریا پەرتەوازە بووین و لە دەرگای ماڵە سووریەکان دەدەین خوا یارمەتیماندەن، یا ئەوانن ئێستا لە دەرگای ماڵەکانی ئێمە دەدەن و ئەو فەقیرانە هەر ڕۆژە یەکێک لە مزگەوت ڕاست دەبێتەوە لە مزگەوتێک خوا یارمەتیم دەن هیچم نییە. چین؟ کام لا زەرەری کرد؟ بۆیە براکانم مع الأسف فستذكرون ما أقول لكم وأفوض أمري إلى الله. أو ملة أوي عقلي هبه سبەی تێدەگا چێ لەسەر مەسلحەتی میلەتە.